کاسبکارانی خۆشەویست ئێوە خۆشەویستی خوان سڵاوتان لێبێت ئەم جارەش لەسەر بابەتێکی زۆر گرنگ قسە دەکەین گفتوگۆ دەکەین باسی بازاری خانوبەرێ لە هەرێمی کوردستان یەکێکە لە سێکتەرە هەرە گرنگەکان جاران سەلامەتترین سێکتەر بوو بەڵام ئێستا تۆزێک ئەویش تەقەی تێکەوتووە هۆکارەکەی چییە کەی چاکە بێت بازاری خانوبەرە لە چ دۆخێکایە بۆچی هەندێک خەڵک لە هەرێمی کوردستان ئەو پارە جوانانیان نەچن لە وڵاتانی دیکەوە بەرهێنانی پێکەن لە کەتی خانوبەرە بۆ لە هەرێمی کوردستان نیکەن کەی بازاری خانوبەر ئەبوژێتەوە ئێستا بوژاوەتەوە یاخود نا کۆمەڵێک شتی زۆر گرنگەیە کە لەگەڵ هاوڕێم کاک میران سەفینی کە کەسێکی زۆر شارەزای لە بازاری خانوبەرە و گەنجێکی لێ هاتوو لەم بوارەیە زۆر سعیە کات ینی عقلێکی جددیە کاک میران زۆ بەخێر بیتەوە جاری دیکەش گفتوگۆم لەگەڵ کردووی لەسرم بابەتە کەڵکێکی زۆرمان لێبینی و هیواداری ئەم جارش هەر بە تایمی جارانی پێشوو بێت بەستەورەکەم تایمی جارانی پێشوو نەبێ بەڵکو باشتر بێ چونکە تۆ پێت وایە منی ستەوا و یەومان فەهوە مەغبوون وەنی هەر کەسێ دوو ڕۆژی لێک بچێەوە دۆڕاوە تۆش حەزی لە دۆڕان نییە وە نیە حەزی لە بەرزونزمی هەیە وە نیە بخۆی خۆشە تەجروبێ هەندێک جار بەگدانانیش گرنگە خەتەڕازعی لە شاری شوایە دەبیدایمان هێڵی بەرگری هەبی ئەزانی جای وایە تۆ مەترێک بەگدانی بۆی 200 کیلومتر بچیتە پێشەوە ئەوی سرعەتی قەفزەی لێ بدێ ئەوە نیە جە هەموو بەگدانانێک خراپ نییە تەبیعەتی ڕاکێشانی کەوانێکیە هەتا زۆرتر بینێتە دواوە قووەتی زیاتر نیە با لە دوایمین بڕیاری حکوومەت یاڕێمی کوردستان و دەست پێ بکەین بڕیارێکیدا باجی خانوبەرە لە سەداسیەوە کەم کاتۆ بۆ لە سەدایەک ئەمە کێچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەمە چ کاریگەریەکی لەسەر بازاری خانوبەرە دروست کردو و دروستیەکە دووبارە سڵاو دەستان خۆشبی زۆر سپاس بژیت مۆزۆی کەمکردنەوەی بات و چونە بواری جێبەجێکردنەکەی دەتوانین بڵین 3 مانگە بەڕێنمایی کەمکرایەوە ئاسانکاری هاوکارێکی زۆر باشکرایە ئەوەی جێگای دڵخۆشیە کە بڕیارەکە بەڕسمی ئەو جارێکە دەبتە 100 پێشتر 100 بوو زۆر جار بە لە ڕووی تەخمینەوە دەکرا 2 یەکونی و حەسەب شوێنەکە ینی زۆر باش بوو چکە ساڵانی ڕابردوو تەخمینی 100 وەردەگیرە مەسەن ملکێک بە ملیۆنێک دلار بفرۆشا بەیە تەکیدیان دەکردەوە جاری وا هەبوو لە بەشێک لە کۆمپانیەکان ئەو ملکە بە هەرزان دەفرۆشا کەسێک پێویستی بە پارە بوو بەڵام لە ڕووی تەخمینەوە ملیۆنێک و 250,000 دلاردا حسابی بۆ دەکرا لە بەرەوەی ملکەکە حەقی ئەوەندەی هەبوو دەهاتن لەسەر ئەو 1,250,000 تەخمین دەکرا و 100 وەردەگیرە کە پارەی زۆر دەکا یعنی زیاتر لە 3 دەفتەرنی دەکاسی 5,000 دلار لۆکردن و فرۆشتی مامەڵی مڵکی گەورە زۆر لە سستیدا بوو ینی کەسێک نەدەوێرە بڕوە ملکەکی تاپۆ بکڕی وای لێ هاتبوو پرۆژەکانی بۆ بەرهێنان جموجۆلی زۆر سریعتر بوو باشتر بوو لە ئەو پرۆژانەی کە تاپۆی هەیە خەڵکەکیش پێی وایە ئەگەر ملکێک تاپۆی نەبی دڵنیایی نییە بەڵام لەبەر ئەوەی لە پرۆژەکان کە کۆمپانیەکان خاوەنددارەتیان دەکەن گواستنەوەی ناو لەبێ زۆر ئاسانترە و ڕەنگە بۆ تەزویر ترسیان لێ هەبێ بەڵام وانە تا ئێستاکە کەمترین کێشە ڕوویدایە لەو بابەتە لەبەری کاتی خۆشی لە تاپۆ بە هەمان شێوە تەزویرە و بەڵام ئێستا لەو 5 ساڵی ڕابردوو زۆر باش بوو ئەمە وای کردبوو کە ئەم باد زۆری وای کردبوو کڕین و فرۆشتن ناو سیتیەکانە زۆرتر بێ لەو سیتیانی کەەوە بەرهێنانە تاپۆ نیە بەڵام لە ناو مەسەن بۆ نمونەگەڕێکێکی وەکو سیودوو کە خان و زەوی زۆری تێدایە مڵکی تیجاری زۆری تێدایە لەو شوێنانە بەیە شارەکان ئەوانە کە کردن و فرۆشتنی خێرایان دەکرد مەجبور دەبوو کە ئەو مڵکەی دەیکڕی بە ناوی نەکە وەکالەتی بە فرۆشیارەکە دەکرد بۆ ماوەی 2 مانگ 3 مانگ تا دەی فرۆشتەوە جاری وا هەبوو لە وەکالەت کێشە دروست دەبوو کەسێک پەشیمان دەبەوە خوا نەخواستە کەسێک دەمرد ئیدی کێشە دەکەتەنە ئەو مڵکە بە تایبەتی بابەتی پەشیمان بوونەوە کە ئێستا کەیسی وامان هەبووە لە مانجی ڕۆیشت کابرا پەشیمان بیتەوە وەکالەش کردێ لە کاتی عەزلکردنی وەکالەکەش دیسان دوو کێشە دروست دەبی کێشەی قانونی دروست دەبی و کێشەی شخصیشی لێ دروست دەبیت چکە ئەو کەسە ڕەنگە مڵکەچکەی خۆی دەفرۆشی بە هەرزان تا مڵکەی هەرزانتر بکڕی بۆی قازانجی لێ بکاتن لەو حاڵەتە مڵکەکەی فرۆشتێ بە هەرزان ئەو کڕیتی بەنیەتی قازانج مڵکی خۆشی بۆ ناکرێتەوە لێرە کێشە زۆر دروست دەبوو ئێستا بۆ کەمکردنەوەی باس 3 خێرایی ئیشکردن زیاتر دەکا و لە بەرامبەردا داهاتی حکوومەتیش زیاد دەبی ئەومان کە باس کرد هەر وڵاتێک هەر دەوڵەتێک کە باجی زیاد کرد
سەرەتایە کە بۆ شکست مانەوەنی داهات زیاد دەبێت چکە پرۆسەکان سز دەبێتەوە و خەڵک فکر لە دروست لە دیتنەوەی فرت و فێڵ دەکات ینی ئێستا بۆ نمونە پێشتر 100 مامەڵەی کڕین و فرۆشن کرابێ بەڵێ هەر سەڵیان پێویستیان بەوە هەبووە کە حکوومەت باج وەربگرێت لە فرۆشیار و لە کڕیار وەنیە بە بڕی سەتاسی باشە ئەمە وای کردووە کە دە مامەڵیان چێتە بەردەمی حکوومەت مەسەرەن من و تۆ نەمانوی سۆ باج بین بە با بڵین دەتوانین بڵێن 150 دەڕوە 50 بۆ 50 باشە نیوەی حکوومەت نەگەڕاوەوە ئێستا بەم لە سەدایەکە زۆربەی چێتەوە دوش ڕوو دەدا یەک دوو بەرابەر دەبی مامەڵەکان بەلایانی کەم دوو بەرابەر دەبی یان ئەگە 100 دەبتە 200 لەو 200 ئەگەر هیچ نەبی 175 ڕەنگە بگەڕێتەوە بۆ لای حکوومەت باشە ینی بەس بۆ حکوومەت سێ بەرابەر زیاد دەبی ئەمە وەکو خۆشی لێ دێتەوە سەتایەکە دەبتەوە سەتاسی جاران من تۆ مامەڵەمانە کرد ئەم مامەڵێ نەچوە بەردەمی حکوومەت لەبینی خۆمانە بۆی باش نەدەین لەسەر سیقا ئەلا بابەڵا چوزانم لەسەرەوەی کە وەکالەتێکمانە کردو کۆتایی پیار ئێستا چێتە بەردەم حکوومەت ئەمە سوودێکی هەیە بەڵێ سوودێکی تری هەیە کە بەهۆی ئەم بڕیارەوە مامەڵەی کڕین و فرۆشن زیاد بکە سوودەکە چیە کێشە کەمتر دەبتەوە ئەو کەسێک کە مولکە دەکڕی بەناوی خۆی دەکا دیسان دەیفرۆشتەوە هەردوو لە زامنە ئیشەکە خاوێنتر کێشەی کەمتر تێدایە ئەو کێشە دروست نابی کابرەکە مولکەشی دەفرۆشی دوای لە مولکی خۆی پەشیمان دەبتەوە مولکی یەکەمی دیسان پەشیمان دەبتەوە ئەوە سەداسی جاران بەڵێ ئێستش ئەمە سەدایەکە بەس لە فرۆشیار وەرەژیرا لە کڕیاری شوەرەژیرە بخۆی کڕیار پارەکەتدا فرۆشار سەتایەکی دەدا کە سەدا سێش بوو بەڵێ کە سەدا سێ ئەو سەتایەکەش ئاینە بە پێ ڕێنمایی کەم دەکرێتەوە ئەی مەسەن کە لە سەدا سێ بوو تۆک و فرۆشیار لە سەدا یەکت دەدا بەڵێ من لە سەدا سێمەدا بڵێ ینی لە سەدا چواریە کرد لەو حاڵەت بڵێ باشە ئێستاکە بوو بە سەدای محامی و تۆزێک ڕسمیات و مادەش ئێستاکە بۆ بە لە سەدایەک دیارە فرۆشیار چەنەدا و کڕیارەکە دیارە سەدایەکە ئەو توش بە پێ ڕێنمایی کەم دەکرێتەوە ئاینم وەکو بەرامبەری ڕەنگە کەمتری باش ئەمە سوودێکی ئەمە وای کرد کە بەڵام هێشتا بازار گەرم و گوڕ نەبووە بۆی ئەمە بڕیارن چۆتە بارێ جێبەجێکردنەوە ئەو سێ مانگەی ڕۆیشت بازار بەراورد بە 6 مانج ڕابردی زۆر باشتر بووە بۆ بەشێک لە کۆمپانیەکان و حکوومەتیش تا ڕادەیەکی باش هاوکاری کۆمپانیەکانی عقارات بوو بەشێک لە پرۆژەکان کە وەستا بوو کێشیان هەبوو ینی لێژنەی لەسەر دروستکرا وای کرد زمو جۆلێک دروست بیتن و جێگیربوونی نرخی دۆلاریش بەرامبەر بە دینار ئەوەشێک لە کاریگەریەکانە کە خەڵک بەبێ ترس دەیکڕێ بۆ نمونە هەستانی جمو جۆلی بازرگانی لە هەولێر بە تایبەتی لە کارتی خانوبەرە خەڵکی عەرەبە چکە خەڵکەکی زۆری عەرەپەیە پارەی هەیە لە بەغدا ئەو دڵنیایە مامەڵە دارایانە ناوێ لەوی بیکادەی لە کوردستان دێکا زۆر بە ئاسانی لە بەرۆی سیستەمی چۆنانی ڕوونتریکی تۆ بەس بۆ نمونە ئێستا مڵکە کە لە بەغدا دەفرۆشێ ئەگەر مەبلەغی پارەکەی زۆربی 195 دەتانی بڵێن زیاتر ئێستا یاێ مڵکێ لە کاکەیە بکڕێ بڵێ بۆچی ڕەتی چییە بە مامەڵێ حەزەکەم مامەڵی دۆلار بەڵێ مەسەن دینار و دۆلار دینار دۆلارەکە مەسەن کاتی خۆی کە 155 60 بوو 170 دەڕۆیشت کابرن مەسەن 100,000 دلار نزیکەی 30 میلیۆن دیناری زەرەر بوو لە تا ئەو گۆڕینەوە ینی مڵکەکەی دەبا بە 11 دەفتەر 12 دەفتەر لەسەر دەوەستا ئێستا لەبەری 150 52 ینی فەرقەکە زۆر کەمترە مەبلەغێک پارەی کەمترە کابرا ئەو فکرەی ناکات و زۆر مەسەلەن زەرێتی لە دۆلار و دینار ئێستا چەند ڕۆژە دینار و دۆلار ناجێ ژیر بوون کاریگەری لەسەر 4,000 دلار زۆر کاریگەری ناکە بەڵام وەکو پێشتر بڕاتە 10,000 و 15,000 دلار دینار بەڵام زۆر زیاتر دەکە باش باسی شتێکی دیکە بکەین ئەمە جارێ ئەبێت چاوەڕێ بکەین لە چەند هەفتەی داهاتووە کە بڕارەکە چێتە بواری جێبەجێکردنەوە بەس ئەمە وای کردو حکوومەت لەو تەخمینە جاران لە 100 دەیوت ئەم مڵکە بای ملیۆنێک دۆلارە با بڵێن بای دەفتەرە دەفتەر باجی دەفتەری وەرەگرت ئێستا حکوومەت وای لات و تۆزێک لەو خەمڵان نەدەست شل کاتەوە مەسەن بای دێ بڵێ بای دەنیە بای هەشتە دەکرێت لەوەش ڕەنگە مەجای تێدابیتن لە بەروی نرخەکان ستیبل نیە لە هەموو شوێنە گوەکویەکنی مەسەلەن لە پرۆژە هەیە پرۆژەی شوقە هەیە کە تاپۆیە لە هەمان پرۆژە لە هەمان شوقە بە 120,000 هەیە بە 100,000 دلاری شەیە ینی لێرە حکوومەت دەتوانانی ڕێنجێک وەگری زیاتر بەلای کەمەکە دەبێت ئەوە باسی شتێکە کرد ئێستاوت فەرمووت حکوومەت هەنێک کار ئاسانی کردو بۆ هەنێک پرۆژە و دەستیان پێ کردوەوە مەبەستە چی بڵێ قسێ بۆ نمونە پرۆژە هەبووە نزیکەی 5 ساڵ 6 ساڵ ڕاوەستایە باشە حکوومەت وەکو دەستەی وەبەرهێنان هاوکار بوون لە گەڵ ئەو پرۆژەیە مەسەلەن وەبەرهێنەرێکی
دیکەی بۆ بێنن هاوکاری بن لە مۆزعی بەخشینی باجە لە هاوکاری زیاترە لەو زەویانە کە تێدا بتوانانی باڵەخانەی زیاتر لێسە دروست کاتن لێرە ئەو بۆ بەرهێنەرە هەم قازانز دەکەن و پرۆژە ڕاوەستاوەنش هەیە پرۆژی وە هەبووە بڵێ هەل لە ڕێگای کەزەنزان زیاد لە 2 پرۆژە لەوێ دەست بەکار کرێتەوە دیاتری نمونەشیان پرۆژی فلۆریاستی بوو کە یەکەنیشتی بوونەی زۆری هەبوو سپاس بخۆیان بەشێک لە پرۆژەکانشی ڕادەست کرد پلانی باشتریشان هەیەکەوە وردە تاوی دەکەن باش ئەوە یەکێک لەو بابەتانی کە حەزم کرد باسی کەمە ئەوەی پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە کەمپینی هەڵبژاردن و هەڵبژاردنەکان و تۆزێک توندی گفتوگۆی لایەنەکان لەگەڵ یەکدیە عادەتەن پێش هەڵبژاردن خەڵک بازار ناڕوونە نازانێکی حکوومەت دەگرێتە دە چۆنی لێت کەی حکوومەت پێکەیەنرێت ئەمە کاریگەری ئەرێنی هەبوو یان نەرێنی هەبوو لەسەر بازار چ کاریگەریی بڵێ کاریگەری ئەرێنی زۆر کەمتر بوو هەولێر لە چاو سلێمانی لە بەرەوەی سلێمانی وەکۆی هەمومان دەزانین ینی چەند لایەنێک سیاسی زیاتری تێدا لە چاو هەولێر بەپێی ئەو پرسیارانێک کە تاکیدیشمان کردەوە لە بەشێک لە کۆمپانیا عقارەکانی وەندرێ زیاتر لە مانگنیوەکە ینی بۆ 2 مانگ دەڕوە بازاری خانوبەرە لە سلێمانی زۆر سست بووە لە بەروی لایانی نەرێنی لە سلێمانی لە سلێمانی زیاترە لە بەروی بانگەشی هەڵبژاردن لە سلێمانی زۆر تونترە لە چاو هەولێر ئەوەی هەولێر خەڵکەکە زیات کەمتر ینی ئەو بانگەشە توندەی بینیە و زایدەنیش زۆربەی پرۆژەکانی هەولێر پێش ئێستا وەستانە پێش ئێستا کێشیانە بۆ مەسەن لە ساڵی ڕابردووە کێشەکان لە هەولێر بۆ لە 15 سی 2024 کە 2023 بۆ وابزانم کە نەفت ڕاوەستە لەو کاتەوە تۆزەک بازار دابەزی ئەو 3-4 مانگی ڕۆیشتە بازار بوویتەوە لێرە لە بازاری هەولێری چۆنە لە بۆری خەڵکەی زۆری ئەزنەبی هەیە خەڵکەی زۆری عرب لێرەکردن و فرۆشتن دەکاتن لە بەری وەبەرهێنا لێرە زیاترە کاریگەریەکەی کامیان شوقەیە خان و زیاتر بووە بە شێوازی گشتی خان و باشترە ئەوە بۆچی خان و زیاتر ئەو خەڵکی دەکڕی بۆسەکانی خۆی دەیکڕیتن ترسی کەمترە لێ خانۆکە زووتر تاو دەبیتن و کێشەی تاوابوونیشی نییە مەسەن ئەگە پرۆژەی خان و هەیکەلیش بیتن ڕەنگە هەر بۆ بەرهێنەرشکە بێ بگیرتە دەست زۆر بە ئاسانی دەتوانانی تاوای بکە بەڵام شوقە زۆر ینی خەرجی زیاتر دەوێت ئەی خەڵکەیە ئەو کەسانی تۆ باسێکیت با بڵێن دەستی کۆتاییە ئەند یوزەرە ئەوی بەکارهێنەری کۆتایی ئەی نیمانە مەسەرەن خەڵکێک بۆ بەرهێنان بێ بیکڕێ بۆ کرێ بۆ کامیان باشترە خانوو یا شوقە بەخۆی کرێ داتایەکی زۆر باشە لەوەی کەمە بزانین بازار هەیەیانە پێشوی بزانین بازار هەیەیانە ئەگە تەماشای کرێ بکەین کە داواکاری لە سەکرەی هەبوو ئەو کرێ مەسەلەن شوقەیە خان و بەکرێت و واریداتی دەبیتن کە ئەو داهاتە مانگانی هەبوو خەڵکێکی زۆر هەیە پارەی دەستە ڕەنگە مڵکێک بکڕی لە بەرخاتری داهاتەکەی ئەگەر مەسەن پرۆژەی نیشتە جێبوون شوقایان خان و بەشەی زۆری بەتاڵ بوو کە بەکرێ نەچوو خەڵک ناوری لە پرۆژەی بکڕی ئێستا سوپاس بخوا لەو سێمانگە کە باز دەکەم بە داتایەکانی کرێ ڕوو لە بەرزبوونەوە مەسەلەن پێشتر لە پرۆژەکانی شوقە هەبوو بە 400 دلار 450 کەمتر نییە 500 بوویتە 550 نزیکەی بڵێن 105 بەسەکەی چەند بێت 400 دلار یا 450 دلار 8 بۆ 9 دەفتەر شوقەیەک 8 دەفتەر 8,000 دلار 90,000 دلاری پێبێت 450 دلار معقولە ڕێنجێکی معقولە زۆر باشە ینی لە عراق لە هەم شوێنەکان باشترە بە بەراورد بە سلێمانی بەراورد بە بەغدا بەراورد بە دهۆک هەولێر لە ڕاکێشانی کرێ زۆر باشە بۆ نمونە لە بەغدا نرخەکەی یا نرخە باشتریشە لە بەغدا بەڵێ مەسەن بۆ نمونە لە بەغدا 250,000 دلار 800 بۆ 1000 دلار ڕادەکێشی بە هەمان شێوە لە هەولێر 250,000 دلار 1200 بۆ 2000 دلار ڕاتەجێش بە پێی شوێنەکان بە پێی پرۆژەکان ئەوە زۆر باشە سلێمانیش هەر نزمە لە ڕووی داهاتی باش و دهۆچیش بە هەمان باسی بەغدامان کرد با باسی شتێ بکەین باسی کۆچی سەرمایە و بەرهێنان بکەین لە کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستانەوە بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بۆ دووبەی بۆ تورکیا بەڵێ باجارە لە عێراق دەسێ بکەین دەگوترێت بڕێکی زۆر پارە لە هەرێمی کوردستان و ڕۆشتۆ بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق جاوە بەرهێنەر بیا خەڵکی ئاسایی بێ وایە شتە یا گەورە کرا ئێستا مەترسێوانیە ڕەنگە تۆزە گەورە کرابی لە برۆی خەڵکی خۆمان مڵک ناکرێت لەوێ ڕەنگە هەبی بۆ بەستی بۆ بەرهێنان ئەو کەسانێک کە ئیشیان لە بەغدای ئیشیان لە جنوبە شوێنێک بۆ کۆمپانیای خۆی بکڕێ یان لەبەر هەبوونی پەیوەندێکی کۆمەڵایەتی زیاتر وەکو ئیش لەوێ بەرهێنەری زۆری کورت لە بەرامبەردا وە بەرهێنەرێکی زۆر چویتەوێ ئەو بەرهێنەرانە دەبتن نەقسەک لێرە ئەگەر وە بەرهێنەری جێگرەوەی باشمان نەبی لێرە ڕەنگە پرۆژە هەبی مەسەن پرۆژە هەیە ئێستا بە مۆڵەت و هەموو شتێکی حازرە و بەرهێنەرێک نەبێ بێ دروستی بکاتن ئەوە نەقسەک لێرە دروست دەبیتن بۆی ئەوە بەرهێنەرانی کە لەوێ ئیش دەکەن ئاسانکاری زیاتریان لۆ دەکرێت لە بەغدا بەرامبەر بەوە بەرهێنەرەکانی خۆمان لێرە لەبەرچە لەبەرەوەی بەغدا لە ڕووی وە بەرهێنانی کەرتی خانوبەرە زۆر لە پاشی هەرێمی کوردستان بوو
بۆ ئەوەی ئەو باڵانسە ڕاستکەنەوە زۆر ئۆفەری زیاتریاندا بۆ بەرهێنەرە کوردەکان و هەرچی پرۆژەش هەیە کاک محەممەد ئەوش جێگای دڵخۆشیە هەرچی پرۆژە هەیە لە عێراق دەتوانم بڵێم سەتان نهۆتی بۆ بەرهێنەرەکانی یان خاونەکە کووردە یان شەریکێکی کوردی هەیە زۆر زەحمەتەوە بەرهێنەرێک ببینەوە لە عێراق کە سەتی خەڵکی بێبی لەبەرەوەی سوپاس بخوا کە لە دوای 2023 بۆ بەرهێنەرێکی زۆری تورک ڕووی لە عێراق کرد بەڵام زیاتر ئەمانیان هەبوو لە هەولێر و دهۆک وەکەوەی کەمتر لە چاو عێراق بۆ بەرهێنەری دیکە وڵاتانی دیکە لە بەغدا و لە جنوب ئیشیان کرد و چەند ساڵەکیش کە هیچ ئەمانەکە نەبوو لێوێن دەرێ بۆیە ئەو هەڵا لە هەرێمی کوردستان قۆزرایەوە زۆرترین کۆمپانیای تورکی لە هەرێمی کوردستان کاریان کرد بە تایبەتی هەولێر لێرەش کە ئیش کرا خەڵکێکی زۆری خۆمان گەنجی خۆمان وەکو ئەندازیار وەکو ئینتێریەر دیزاین وەکو خاوەن کۆمپانیەکە لەگەڵیان ئیشیان دەکرد فێرە هەمان ئیشەکە بوون بە ماوەی 10 ساڵێک ئەندازیاری زۆر باش لە هەرێمی کوردستان دروست بوو دەتوانم بڵێم 100 زیاتری هەموو دیزاینەکان و کۆمپانیا هەندەسەکانی عێراق هەولێر و سلێمانیش وەکو فکری دیزانی زۆر جوانیان هەیە بەڵام ڕووی کۆمپانی کۆنستراکشنەوە کۆمپانیەکانی هەولێر بەهێزترن لە بەغدا ئەو کۆمپانیانە ئەو خیبرەی کە چەند ساڵی وەریان کرد لەگەڵ تورکەکان گواستیانەوە بۆ بەغدا بەشێک لەو کۆمپانیانە تا ئێستاش هەر هاوبەشی کاریان هەیە لەگەڵ کۆمپانیا تورکەکان لە عێراق کەواتە هەر دەبیت کوردێک لەگەڵیان بێت و ئاسانکردنی ویزای بەس بەغدانیە بەسڕش هەیە لە بەڵێکەمە باسی عێراق دەکەین تا بچینە خوار بەسڕە بچین بۆ ئیمارات و دووبەی مێ پێم بڵێ بۆمان باسکی بزانین قەبارەی وە بەرهێنانی کوردی لە ئیمارات بە تایبەت بە دیاریکراوی لە دووبەی چەندە باس لە ژماری گەورە دەکرێت ینی خۆی دووبەی بازارێکی زۆر گەورەیە بازارەکە پێشکەوتنی زۆر خێرایە ئەو ساڵ لەگە ساڵی پار لە هەندێک پرۆژە 100 هەندێک 112 تا 170 هەیە ینی بەرزبوونەوەی قازانس لەوێ بۆ ئەو کەسانێکە وە بەرهێنانیان کردیە ساڵی پار لەگەڵ ئەو سار قازانشی زۆر باشیان کردیە کۆمپانی زۆر باشەی لە دووبەی و برۆکەر و لقی دومی کۆمپانی زۆریش هەیە ئێستا لە هەرێمی کوردستان کار دەکەن بەشێک لەوانە خێر دەکەن بەشەشی لەوانە زەرر دەکەن هەر کەسێک مەسەلەن زۆر دیراسە نەکا بە وردی کردن فرۆشت نەکا لەوێ تووشی زەرر دەبێت لە بەرچی هەر وڵاتێک مۆزوعی خانوبەرە بە تایبەتی زۆر بە سریعی پێشکەوتنی هەبوو ینی کێرڤەکەی بۆ سەرەوە بوو دەبی چاوەڕوانی شکستیشی لێ بکەیت بەڵام دووبەی بۆ چەند ساڵە خۆی ڕاگرتی و تووشی زەرە نابی ئەگەر بگەڕینەوە ڕابردوو لە ساڵی 1925 کە لە نیویۆرک زەرەرێکی زۆر گەورە ڕوویدا دیارترین پرۆژەی نیویۆرکە ئیمپایەرە لەو پرۆژە چەند ساڵێک وەستا و تووشی کێشە بوو دواتر لە مالیزیا 2009 لە دووبەی لەسەرچە کێشەکە دروست بوو لەسەر ئەوەی خەڵکەکی زۆر پارەی لە بانق وەردەگرت بە مەبەستی کڕین و قازانج لە پرۆژەکانی دووبەی کڕنی فرۆشتنیان دەکرد و قازانجیان دەکرد بەڵام کاتێک کە عەرزەشی زۆر هاتە بازاری بەرنامەکە وانە بوو مەسەلەن شخصی و هەبوو سێ یەکەی نیشتە زێبوونی کڕیە قستی بانقی لەسەر دەبوو و قستی شوقەکانشی لەسەر دەبوو ئەگەر شوقەکەی خێری نەکردبایە مەجبور دەبی یەک یان دوانی بفرۆشت تا قستەکانی پێ بدە لەو حرەکەی لە هەر حاڵەتێک گاپێک دروست ببیتن ئیدی چ دروست دەبی کراشێک دەبیتن ینی شکستی خانوبەر دەست پێ دەکاتن ئەوەی دووبەی زۆر بە خێرایی دەستی پێکرد ئەو کات پارەی زۆری بانک خڕبوو لەسەر خەڵک لە هەماندا داواکاری قستەکان یەکەی نیشتە زێبوون وابوو دووبەی تا 6 شکا مڵکەکانی وی ینی مڵک 1 ملیۆن دلاری مثلا 600,000 دلاری زەرەر بوو لێرە چەند ساڵێک ئەو کێشەیە دروست تا 2011 دوای حاکمی ئەبوزەبی نزیکەی 10 میلیارد دلاری وەکو قەرد و هاوکاری دا دووبەی لەوەی لەو بەڵێ لە بەرەوەی تاها ئەو لەو کێشانە قورتاریان بێتن هەر بۆ نمونەش برجی خەلیفە بەخۆی برز دووبەی بوو کاتی خۆی بەڵام بۆ ناوەکەی گۆڕا بۆ برز خەلیفە وەکو وەفایەک لە بۆ شێخ خەلیفەی دووبەی لەو بڕە پارەکە بۆ سەرفکرا بۆ ئەو کۆمپانیانە بۆ نمونە کۆمپانیای ئیعمارکە کۆمپانیایکی نیشتیمانی ئیماراتیە کۆمپانیای داماک کۆمپانیای شوبا کۆمپانی عزیزی زۆر کۆمپانیای باشەیە لە دووبەی بەشێک لەوانە خاونەکانیان هیندیە خاونەکانیان ئێرانیە خاونەکانیان ئەفغانیە ئەو کۆمپانیان لەو کاتیەوە کە تووشی کێشە بوون هەندێک لە کۆمپانیەکان تاخیربوون و زەرەرەکانیان بەرداوام تا ساڵ 2020 کە کۆڕۆنای بەسەدا لە کۆڕۆنا زەرەرەکانیان زیاتر بوو لەو مەبلەغە پارەیە حکوومەتی ئیمارات وەکو ئەو بڕەپارێکە 10 میلیارد دلاری وەرەگرت بەشێک هاوکاری ئەو کۆمپانیای پێکرد
یعنی خۆ لە بەرچپێک لەوەی تەنها سومعی دووبەی نەشتێ حکوومەت 10 میلیارد دلاری تەرخان کرد بەڵێ ئەو حکومت چۆن مەسەنە خۆ حکومت بە ئاشکرا نای ئەو پارەت بداتێ غێر ڕێ هەیە لە ڕێگای بانک لە ڕێگای کۆمپانیا دیکە دێ ئەو پارە تەرخان دەکات لە ڕووی شراکەت لەوانە ڕەنگە شراکەت بکە لەگەڵ کۆمپانیان قازانجەکەی لە لۆنگ تێرم وەربگریتەوە چێ بوون و کۆمپانیانی کە سوودیان بۆ و ناتوانانی کۆمپانیای عزیزی یەک لە کۆمپانیا بکە سوودەکی باشی وەرگرت کۆمپانیای شوبە کەمتر لەوان کۆمپانیای عمارەوە کە دیارە ینی یەک لە کۆمپانیانە بکە برج خەلیفەی دروست کرد و ئەو تووشی هەمان کێشە بوو زۆربەی کۆمپانیەکانی کۆمپانیا نەبوو مەسەلەن کە پێویستی پێ نەبیت ئەوە واکە کە چی وا ئاکات کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستانەوە بچن لە ئیمارات و بەرهێنانکەن بۆ ینی وتوانی پێم بڵێ بەرهێنانی کوردی لە ئیمارات چەندە بۆ خەڵک ئەو پارە باشانیان لێرە دەبن لێەوە بەرهێنانی پێکەن خۆی دیارە قەبارەکەی دیارە چەندە مۆزوعی دڵنیایی لە کڕین هەستی زەرەر نەکردن و هەستی قازانسکردن وا لە خەڵک دەکا کە بۆ ماوەی زۆر مەسەلەن ئێستا خۆشەوە 3 ساڵە 4 ساڵە بۆ 5 ساڵ دەڕوە دووبەی هەر لەسەر قازانجە ئەم بۆ جەنابەت باس دەکەم جەناب بێ کەچکە باز دەکە دەڵێ مولکم کڕی و قازانجم کردی فلان کەس مولکەچ کڕیە بە ببوورە بە ملیۆنێک دلار مەسەن بە ملیۆنە 350,000 دلار فرۆشتی و لە ماوەی ساڵێک ئەو هەستە خۆشە هەستی قازانج وا لە خەڵی دەکە خەڵک ڕابچێشتن باشە بەچ هۆکارێک ئەو شتە دروست دەبی چۆن دروست دەبی بە دڵنیایی و سیستەمەکی باش لە ڕووی حکوومەتی ئیمارات لە ڕووی وەبەرهێنانەوە کە زۆر زۆر زیرەکانە ئیش دەکەن دڵنیایی دەدەنە خاوەن کۆمپانیەکان سەرەتا دوای دڵنیایەکە دەدرێتە خەڵک مەسەلەن ئەمە ناتوانم بە قسە وەکو حکوومەت خەڵک گاسکەم بڵێم وەرە لێرە قازانج دەکەن دەبی قازانج پیشانی وەبەرهێنەرەکان بدەم وەبەرهێنەرەکان پیشانی هاوڵاتی بدەن کە هاوڵاتێکی عراقی دێ لە هەولێر مڵک دەکڕی و قازانج دەکا واریداتەکی باشی ماگانەی هەیە هیچ کێشەی بەناوکردنی نییە چکە بەداخۆ لە بەغدا زۆر مڵکێک کە تاپۆشی هەیە بەڵام تەزویر زۆر بە ئاسانی دەکرێت ئەوە لینە لە هەرێمی کوردستان ئەو دڵنیای وا دەکا ئەتو سەرنجی کڕیار لای وڵاتی خۆدرا ئەو دڵنیای وای کردو ئێمە بای چەند وەبەرهێنانکەین ئەو دڵنیای وای لە خەڵکی خۆمان و زۆربەی وڵاتانش کردێت کە بڕوا لە دووبەی مڵک بکڕی قەبارەکە بە دروستی نا بەڵام دەکرێن نزیکراوی باز بکەین وەکو باسمان کرد 4.6 میلیۆن دلار بەس لە هەفتەی ڕابردوو لە پرۆژە جومێرە کڕین کرایە ینی نزیکە 1.2 میلیارد دلار لە ماوەی یەک ماک بەس پارە تەحویلی دووبەی کرایە بە مەباستی کڕینی لە وڵاتانی جیانەوە بڵێ ساڵانە حسابی بکەیەگە لە ماوەی ئەو ساڵە ڕەنگە 8 بۆ 12 میلیارد دلار بەسکردن و فرۆشتن لە دەرەوە پارە تەحویل بکرێت لە بۆ ئیمارات ینی پارەی زۆر خەیاڵیە لێرە ئەوی کە لە هەرێمی کوردستان خەڵکی وا هەبووە کە باسمان کردێ سێ لێ کڕی هەر وێلێک بە 10 میلیۆن دلار بە مەبەستی قازانج نەک بە مەبەستی نیشتە جێبوون شخصی وا هەبووە 50 یەکە نیشتە جێبوونی لە پرۆژەی ئەعمار کرد کە پرۆژەی ئەعمار هەمووی کە نیشتە جێبوونەکانی لوکزەریە و گرانە هەموو کەسێک ناتوانانی بکڕی 50 یەکە نیشتە جێبوونی کڕێ لە بەرچ لە بەرۆی دەزانی قازانج دەکاتن چکە دەوڵەمەندی عراق و لە کوردستان دەوڵەمەندی زۆرمان هەیە ینی ملیاردێری نرخیان ڕێنجیان چەندە مەسەلا لە ئەعمار مەسەن یەکە نیشتە جێبوون وەکو ڕێنجێکە گە بەلایانی کەمی وەری بگرین لە دەوری 400 بۆ 500,000 دلار دەست پێ دەکات یعنی یەک کەس بە تەنیا بای 35 میلیۆن دلار بەس شوقی کرد ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بڵێ ینی ناوی شارەکەش دیارە وەکو ئێمە کەمە زانیومانە مەسەلەن فلان کەس کڕوێتی شخصی وە هەبووە مەسەلەن لەو کۆمپانیانێک کە باسمان کرد ماگانە ساڵانە 2 بۆ 3 تا 4 ئیڤێن دەکرێت یەک کۆمپانیا مەسەلەن بە کۆی گشتی کۆمپانیەکان لە داماک و عزیزی و شوبا و بەشێک لە کۆمپانیەکە لە هەرێمی کوردستان ئیڤێن دەکەن لە هۆتێلەکان ڕۆژێک یان 2 ڕۆژ بەشێک لە کۆمپانیا عقارەکان داوت دەکەن و پرۆژەکانی خۆیان عرض دەکەن و خەسمەگرا دەگەن بە مای 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەو لە چۆن ڕۆژە بکرد خەسمەکەی مەسەن خەڵک قازانج دەکە ساڵی پار یەک لە کۆمپانیەکان لە یەک ڕۆژ بای 15 میلیۆن دلار یەکەی نیشتە جێبوونی فرۆشتێ لە شاری هەولێر لە یەک ڕۆژ بەڵێ ساڵی پار بوو کە ڕۆژی بارانە زۆرەکەی بوو لە یەک لە هۆتێلەکان لە بەرۆی باران بوو خەڵک پێڕانەگەشت بڕواتن زۆر کەمیان فرۆشت بوو 4.5 میلیۆن دلار بوو بە حساب کەمیان فرۆشتیە لە یەک ڕۆژ لە یەک ڕۆژ بە ڕۆژی باران کە بڵێ کە عادەتەن ڕۆژی باران بۆ خانوبەرە خراپە لێرە یەک لەو شخصانێک کە کڕی بوو هاوڕێ خۆم بوو 8 شوقی کڕی بوو ستۆدیۆ باشە ستۆدیۆی 45 بۆ 50 مەتری لێک لە پرۆژەکە دوای 3 ساڵی دیکە تاوا دەبێت ئێستا 120 دەدەی ماگانە 100 دەدەی ئەویسم پرسیارەکەمەوە بە قیستەیان بە کەش ئێستا 120 دەدەی یان 115 دەدەی حەسب پرۆژەکە 101 ماگانە دەدەی تا کلیلی وەردەگری نزیکەی 150 تاوا دەکەی لە 150کە کۆمپانیا پێت دەڵێ بۆت بەکرێ دەدەمەوە ئەو کات مەسەلەن ڕێژەی کرێیەکە ئەگەر 1000 دلار بی قستی ماگانە دوای ئیسلام 750 بۆ 800 دلارە
پلانێکی زۆر جوانە مەسەن ئەو کابرای ترسی نییە لە بەشی دومی پارەکە مەسەن با 1 میلیۆن دلار کە ئەم کاشە دەستم بی دەتوانم بای 2 میلیۆن دلار مڵک بکڕم باشە ئەوە لەبەرچە لەبەری ئەو میلیۆن دلارە تا ئیسلام دەدەم میلیۆنەکەی دیکە ئەو کات دەستە کرێ هەر کرێکە قستەکەم بۆ دەداتن بەڵام لە حاڵەتە گەگەر نەگەیشتەوە کرێکە زەمانە ئەگەر نەگەیشت ئەوەی ئەگەر نەگە بەڵام چەند ساڵە بۆ دەگا بەشێک لەو پرۆژانە کە کری دەدرێ کۆمپانیەکە تحملی کرێکە دەکات لەگەر ئیسلامی کلیلەکە دەڵێ بۆمان بەکریدای بە 800 دلار چکە لە دەرەوە 1000 دلار دەکا دەڵێ ئەوە کری ساڵێک لە 800 دلار ئەو کۆمپانیا بە خۆی محاول دەکە بەکری دەداتن بۆ ڕادەشێشتەوە مەسەلەن ئەو ستودیی کە ئەم باسی دەکەم شوقەکە 50 مترە بە نزیکەی 350,000 دلار فرۆشایە باشە بە ئەفو بە 3500 دلار سعری مەتری فرۆشایەکە نزیکەی 1670,000 دلار دەکاتن ئەگەر بێت و نەک ساڵک 2 ساڵ 10 ساڵیش کرێت بۆ بدا هێشتا قازانزی ئەو کۆمپانیایە لە بەروی کولفەی ئەو پرۆژەیە کە بە 3500 دلار دەیفرۆشی لە دوبەی 800 بۆ 1500 دلارە ینی دوو قاتونی خۆی قازانز دەکات باشە بە 1000 دلار لەو قازانزە بڕوا لە بۆ کرێ بەڵام زمانە و دڵنیایکی باش دەداتە کڕیار تا 10 ساڵی دیکەش ترسی نەبێت لە ماوەی ئەم ساڵاتوانین بڵین بە بەهای چەند پارە چۆتە دووبەی دەتوانم بڵێم ئەوەی کە دیارە زیاتر لە 150 میلیۆن دلار لە هەولێر بۆ دووبەی بە مەبەستی کڕنی مڵک تەنیا لە کە دیارە ڕەنگە ئەو داتا زۆر لەوە زیاتر بی کە دیار نیە ڕۆی کە دیار تەماڵ داتایەکی فەرمینیە کە هەمووی کۆکات ڕای بگەێنە بەس ئەوەی لە چاوی من و تۆ دیار بێ 150 میلیۆن دلار ڕۆیشتۆ تەنیا لە بیرشمان نەچی کاک محەممەد وەبەرهێنەری کوردی زۆر بەهێز هەیە لە دووبەی کە پرۆژەی نیشتەجێبوونی هەیە خۆی ینی دروست بەڵێ خەڵکی هەولێرە خەڵکی دۆوەکە خەڵکی سلێمانە پرۆژەی هەیە لەوێ باش یەک شتی دیکە باسکەین پەیوەندی بە دۆخێکەوەی لە بازاری خانوبەری هەرێمی کوردستان دروست بووە چەندین هۆکارێ وا بکات با بڵین زەڕە بدا لەم بازارە ئەیشیشیان کۆمپانیەکانی خانوبەرە خۆتانن یعنی ئەوەی خۆتان بە بازاری خانوبەرەیەکەن لە هەرێمی کوردستان باوەڕکە موشەشی ئێران و درۆنی تووشی نیکە چونکە بازارەکە لەسەر یەکشت وەستاوە پێوتێ متمانەش بەشێکی زۆری هێلکەیەکە لە سەبەتەی کۆمپانیەکانی خانوبەرایە کێشەی پارە خواردن هەیە هی خەڵک کێشەی گیربوونی پارەی خەڵک هەیە ئەم بابەتە چی لێ هاتووە چۆن چارەسەر کراوە ئێوەکو لەگەڵ ئەوەش حەزەکە ماسی شتێکم بۆ بکەیت کۆمەڵێکی نێوەنگیری هەبوو قەرارا بوو دروست بێ نێوەنگیری کۆمیتەیەکی خانوبەرە دروست بێ ئەوە بە شوێ گەشت ئەم دوو پرسیارم بەیەکە وەڵام بیت زۆر باش کاک محەممەد دەگە تەماشاکەین ساڵی پێش ساڵی 2023 کۆمپانیەکانی خانوبەرە نەبوو لە هەرێمی کوردستان با تابەتی هەولێر تەنها نووسینگە هەبوو ئەو نووسینگانش زۆربەی زۆریان بەیانیان لە شوێنە کۆ دەبوونەوە دوای نیوە ڕۆژ دەچونەوە گەڕەکەکان دوکانەشی گچکیان هەبوو سز لە چی گەورە و ناوی شخصەکەی دەنووسی ئەگەر ڕقم تەلەفۆنێکی محلی هەبای دەنووسرا ئەگەر نادەبا عنوانی ماڵەکەی بنووسیت ئەگەر خانەکەی بیویست با بیفرۆشی بەم بەکرێ بدە دوای 2023 بەشێک لە کۆمپانیاکان لە نووسینگەکان هەستان فکری کۆمپانیایاندانە بە مەبەستی کردنەوەی لقی دو سێ ئەوانە تۆزێک شێوازەکە گۆڕا بۆ ئەکادیمی تر دوای 2012 ئیدی کۆمپانیای زۆر بە شێوازی پێشکەوتن دروست بوو لە ڕووی جولکوبەرگەوە لە ڕووی ئیلتیزامی دەوامەوە لە ڕووی شێوازی کارکردن و سیستەم ئەوەش بچە بۆی بەشێک لە کۆمپانیانە کە سەردانی دوو بەیان دەکرد سەردانی تورکیان دەکرد هەمان ئەو تەجروبە ناجیحەی وڵاتانی پێشکەوتیان دەگواستەوە ئێرە ئێستا پێشکەوتنێکی زۆر خێراتر کێبڕکێکی زۆر خێراتر لە دروستبوونی کۆمپانیە ئەوەش بەچەند هۆکارێک هۆکاری شتێکی نوێیە کە بووە دیاردە ئەو جەفکری لێ دەکرێتەوە کە قەراری لێ بدرێتن لە بەرەوەی تێگەیشتنی ما لەو شتە تۆزێک لاواسر بوو لە چاو وڵاتانی دیکە شەهادە بۆ منە دکتۆرێک کە دەڕاتن نۆرینگێک دەکات و دەبی شەهادەی هەبیتن و خیبرەی هەبی هەتا بتانی بکاتەوە بەڵام بۆ عقارات هیچ پێویستی بە شەهادەك نییە دەرهینانی کۆمپانیاکی خانوبەرە تەنها 2000 دلاری تەکلیف دەکاتن کاملی ئۆفیسەکەش ڕەنگە 5000 دلار تەکلیف کاتن ئەگەر کەسێک بێ کۆمپانیاکی خانوبەرەدا بمەزرێنیتن دە بە 15000 دلاری دەوتن دەست بە ئیشیش دەکا و ڕەنگە جەنابەت یانە من نەزانم بۆ کەسە ئیشەکە شارەزایان نا بەڵام لە ڕووی جولکوبەرگ و ستایل و زۆر شارەزابی وای کرد خەڵکەکی زۆر زەرب بکە لە دەستیوانە لە پاش ئەوە کۆمەڵک کە لە مێژە خەریکە وەکو سندیکا دامەدەری بەڵام سەرەتا دەبی کۆمەڵەبی بەشێک لە کۆمپانیا عقارەتەکان هەستان بە دروستکردنی کۆمەڵی نێونگیری خانوبەرە باشە ئەو کۆمەڵەیە زیاتر لە 3 ساڵە ئیشی لەسەر دەکرێتن بەڵام سوپاس بۆخوا لە چەند مانجی ڕابردوو کۆتایی پێهات
لقی سلێمانی لقی هەولێر لقی دۆک ئێستا لقی دۆک سوپاس بەخوا حازرە و سەرۆکی شێ و کۆبنەوەش کرا و زۆر بڕیاری باشش درا ئەی لقی هەولێر ئەی هەولێر تا ئێستا لای نەکرایتەوە لە بەڕووی تۆزێک کێشە هەوە لە نێوان کۆمپانیەکان مەسەلەن ئەو ناوانە لە وەزارەتی ناوخۆ ڕۆیشتێت تا موافقەی لەسەر بکرێتم کێشە لەسەر داریکردنی سەرۆک هەیە لە هەولێر کێشە نییە بەڵام تا ئێستا لای نەکرایتەوە لەبەرەوەی ئەمە پێشی ناوەکانی گلای بکرێتەوە بەشێک لە پرۆژەی زۆر باش لە بابەتی خەدەمات لە بابەتی پرۆژە تاو نەکراوەکەن لە بابەتی خواردنی پارەی خەڵک لە کۆمپانیا ئەوانەمە بەداتا لە بۆ لایانی پەیوەندیدار بەڕێز دکتۆر محەممەد شکوری کە زۆر هاوکارمانە لە بۆ پارێزگار لە بۆ شارەوانی بردمان کە ئەوان بە هەموو شێوازێک پاڵپشتی ئێمەە ئەو ناوەنش کە دیاری نەکرا لە بەرچەند هۆکارێک یەکەمیان کە هەڵبژاردننی بەسەداهات هۆکاری دومیش ئەوەیە ئەو کەسانە وەکو بڵێ لە فلتەر دەدرێت ئایا ئەو کەسانە شایستەنە وەکو ئەو کۆمەڵەیە چەند ئەندامتانە بێت بخۆی هەفت ئەندام دەبیتن لەگە سەرۆکیەکە بڵێ بەخۆی وەکو کوردستان هەیە وەکو کۆمەڵی بڵێ سەرۆکی کۆمەڵی کوردستان هەیە کە بەڕێزکاک ڕابەر قاسمە لەگەڵ هەفت ئەندام بەڵام کۆمەڵشکە وەکو هەولێردان نەدرێ دهۆکتەوە بۆ سلێمانی کۆمپانیەکانی خانوبەر هەمویان نابێ ئەندامن لە ئێستا مەسەنە زیاتر لە 161 ئەندام هەویە دەرچووە ینی خەڵک ئەندامە هەوێشی وەرگرتی بەس هەولێر بەس هەولێر بڵێ سلێمانی و دومانی حازرە باشە بڵێ بەکۆی گشتی دیارە چەند کۆمپانیا زیاتر لە 250 کۆمپانیا پەیوەندی بە کۆمەڵە کردی سوپاس بخوا مەسەلەن هەولێر یا هەمووی ئەو بەس هەولێر نا بە هەمووی زیاتر لە 1000 ئەگەر ئەمە حساب بکەین چونکە دهۆک خێراتری شەکانیان چوە پێش باش لێرەکەی ئەوەی هەولێرە چێتە سەر دوای هەڵبژاردن تەوقع ناکەم مانگە تێپەڕ بکاتن یەکلای بکرێتەوە لەبەروی ئەو کەسانێک کە لە کۆمەڵە دەبی کەسانی دیار بن کەسانی بۆچی باش کۆمەڵێت دوای هەڵبژاردن ئێمە شکر بوون بە خاوەنی پەرلەمان و کی نوێ و حکوومەتی نوێ بووین بە خاوەنی کۆمەڵی نێوەنگیری خانوبەرە لە بۆچی باشە دوای ئەوەی کە ناوەکان یەکلای کراوە ئەو کەسانێک کە دەردەچن هەفت کەسی خاوەن متمانە تەجروبەی باش لە خانوبەرە لە ناو بازاڕی کە قسەکانیان جێگای اعتیبار بێ بۆ نمونە کێشێک لە مابەنی دوو کۆمپانیا دروست دەبێت کێشێک لە مابەنی کارمەند و کۆمپانیاک کێشێک لە مابەنی کڕیار و فرۆشیارێک لەگەر کۆمپانیاک دروست دەبێت ئەگەر حەلەکە لەو کۆمپانیان نەکرا پێشی بڕواتە حکوومەت و قانون ئێمە دەتوانین کێشەکە حەل بکەین لەبەرەوەی ئەو دەسەڵاتە ئەو کێشەی پارە خواردنوشتانی کە ئێستا هەیە ئەو کۆمەڵێ دامرێت کەمە بێتەوە و زووتر چارەسەر دەتوانم بڵێم 180 کەم دەبێتەوە لەبەرچە ئێستا لەو پرۆژەی کە دانرایە لە ئەوەی کۆمەڵە هەموو کەسێک ناتوانانی بە ئاسانی کۆمپانی عقارە دابمەزرێنی یانی دەبی دڵنیایك بداتە حکومەت دڵنیایك بداتە کۆمەڵە کە ئەو کەسەکی بەڕەوشتە کەسەکی خاومەتمانەی کەسەکی باش بتوانین ماوەیەک لەو پێش کێشێک دروست بێت لە کۆمپانیایکی خانوبەرە لە نێوان کۆمەڵی خەڵک و کۆمپانیاکە باسی ڕقەمی گەورە ئەکرات ئەخیر زانیاری لای تۆ چییە بڕی ئەو پارەیە چەندە کە کەوتوتە نێوان کۆمپانیاکە و خەڵکەوە و ئایا هەوڵی چارەسەرکردنی هیچیاندا ئەو کۆمپانیایە سوپاس بخوا ئەو کێشەیە لە بواری خانوبەرە بوو کاک محەممەد بواری خانوبەرە زۆر واز زۆر گەورە و دیارە بەڵام دڵنیات دەکەمەوە زۆر لەو پارانەی کە باز دەکرێت لە ناو خانوبەرە دەخورێ و یاخود زەرەر دەکرێت خەڵک زۆر زیاتر هەیە لە دیجیتال مارکتینگ و لە بواری فۆڕکس و بیتکۆین و دراوی ئەلکترۆنی خەڵکێک زۆر زیاتر لێ زەرەر دەکا بەڵام چۆنە کێشەکە ڕەنگە ئەمن ئەگەر لەو بوارە زەرەر بکەم $100,000 زەرەر بکەم بۆیە لە خانوبەرە ڕەنگە باسیکە بۆەوەی سەلامەترینە هەموو کەسێکە زانێت تۆ لە خانوبەرێنانکی باشەوەی لە بیتکۆین دێمۆسەری کابرا کە لە بیتکۆین لە شوێنێکی وازەرە دەکات ڕەنگە شەرمی بەخۆی باز بکاتن هەر باسشی ناکات لەبەری بەشێکی زۆری مامەڵەکان بە داخراوی لەنا مۆبایلێکی دەیکاتن باش کە پارەکەش زەرەر دەکاتن هەر باسی ناکاتن باشە پارە لەوێ زۆر زیاتر دەخورێ پارەکەش ناگەڕێتەوە بەڵام لە خانوبەرە ئەگەر پارەکە بشخورێ یاخود زەرریش بکەیت دەکرێت 150 تا 170 پارەکە بۆ بگەڕێتەوە ینی هەر چۆنەکبی هەر باشتر لەوە ئەو کێشەی بۆ بخورێ زۆر جوانە ئەو کێشەی کە ڕوویدا مەسەن بۆ منە لە کۆمپانێک تەنها لێک لەق ڕوویدایە کۆمپانێکە خاوەنی 35 بۆ 40 لەقبی بۆچی کێشەکەناڵی خۆم کەسێکە زانێت وا جوانترە لە بەرۆی کاک محەممەد بەس ئەو کۆمپانیانیە ئێستا دەتوانم تا 11 کۆمپانیا بۆت بژمێرم ئەگە بە لەقەکان و حساب بکەی هەمان کێشیانە بەڵام بە مەبلەغی کەمتر کێشەکەی چاسە کردووە ئەو کۆمپانیایە نزیکەی 22 کۆمپانیای دیکەی دەرێ لە هەمان کێشە بەشدارە بەڵام ناو یەک کۆمپانیا دیکە لە سەریەوە 22 کۆمپانیا بەشدارە ئو کۆمپانیای پارەی توی وەرگرتیە پارێمنی وەرگرتە ڕۆیشتە لەگەڵ ئەو کۆمپانیایە پارەکەیان پێکردی و زەرری کردی ئێستا بڕی و پارێت چەند بووە شی علاشی کۆیکەیتەوە چەندێکە بێت بەخۆی بە دروستی نزیکەی
37 میلیۆن دلار بوو هاتە 24 میلیۆن دلاری حقیقی نزیک ینی بەشێکی زۆری ئەو پارەی وەهم بوو قازانجی وەهم بوو ئەو پارانە گەڕاوە پارە حقیقی لە پارە حقیقی خۆش نزیکەی 1970 کێشەکان هەل کرایە لێرە زۆر 24 بووە بەچەند بەڵێ زۆر سپاس بۆ حکوومەتی هەرێم کە لێژنەیەکی زۆر بە عادلانەی تشکیل کرد لەگەڵ لێژنێک لە هەمان خودی کۆمپانیەکە ئەنی کۆمپانیای لێژنەی خۆی دروست کرد لەو لێژنەیە قەرار لەسەر ئەو کێسەی من و تو دەداتن ئەگەر هەردووکمان ڕازی نەبوون دەستە کێسەکەی حکوومەت بەڵام ئەوەی جێگای دڵخۆشێت تا ئێستا یەک کەیس نەبووە لە لێژنەی کۆمپانیەکە حل نەبێ لێژنەی حکوومەت حەلی بکە بەڵێ لەبەرەوەی کێشەکان زۆر بە عادلانە حلکرا و کۆمپانیەکەش زۆر خاوەن 24 میلیۆن دلار چەندێکی پاک بۆتەوە نزیکەی 8 میلیۆن دلار پاک بۆتەوە هەژدەی پاک بۆتەوە بەڵێ لەبەرەوەی پێم گوتی کۆمپانیایکی گەورەی و خاوەن سومعەتی باشە و ناشکرێ ئەفجار باسی 8 میلیۆن دلارەکرا طبعا وایە مەسەن خەڵک بۆ خۆی قسە باشدات هەشتاکە بوو بە 30 و چەند 36 بەشێکی زۆری حساباتی تر بوو خانوبەرە نەبوو ئێستا نزیکەی 24 بەڵێ هەژدەی صاف کرایەوە ئەوی دیکەش هەروە لە گوێزەندی وایە هەر پاشەکەی تو دوای بەقدر گوێزێکی منێت ئەوکو باسم کرد کۆمپانیاکی خاوەن سومعەیە کۆمپانیاکەش حەلی زۆر باشیان هەبوو مەسەن بەشێکی زۆر لەو پرۆژانە خەڵکەکەیە لەبەرەوەی قازانجێکی زۆری لەو کۆمپانیا کردی ئامادە بوو بەشێک زەرەر بکاتن زەرەرەکە نەگوەکو خاترگرتن بەڵام ئەوە لێژنەکە داینایە لێژنەکەش زۆر بە عادلانە دانرایە لە هەردوو تەڕەفش ڕازی نابی مەسەن ئێستا ئەو خەڵکی کە پارەی خورایە ڕەنگە بۆ شتێکە لەژنە لێدادنی ڕازی نەبی و خودی کۆمپانیش ڕەنگە بۆ حەلە ڕازی نەبی بەڵام لەبەرەوەی حەلەکان تا 8 میلیۆن دلارێک ماوە بەڵێ ئەوەش یان تەوقع دەکەم تا پێش سەری ساڵ یەکجاری هەموو حەل ببیت باش یەک دوو پرساییتر ماوە بە کورتی وەڵام بێتەوە سپاس جارێ ئێمە و هەرێمی کوردستان ئەو قسەیە هەر ماوە کە ئەوەنە پێویستمان بۆ هەموو یەکەی نیشە جێبوونە هەیە ئەگەر بە نیو خولەک وەڵام بێتەوە وەڵاهی ئەوە زۆر زار جوابمان دایتەوە کاک محەممەد مۆزعی یەکەی نیشە جێبوون بەس لە دایک بوون هەرێمی کوردستان ساڵانە سەروی 155,000 لە دایک بوومان هەیە نزیکەی 20 لۆ 22,000 مردومان هەیە ینی 135 زیاتر بڵێن زیاد بوونمان هەیە ساڵانە کە ئەو ڕێژێکی زۆر باشە تقریبان ڕێژەی زیادبوونیش لە هەرێمی کوردستان 2.1 ئەگە بەراورد بە وڵاتی سوید بکەی 0.7 تورکیا 1.5 ڕێژەی زیادبوون لە هەرێمی کوردستان زۆر باشە لە ستاندارد عالەمیەکان زۆر باشە الحەمدوللا ئەو ڕێژ 155,000 کە مەسەن دابەشی سەر 5 کەسی دەکەی کە دوایین داتای دەستەی ئاماری هەرێمی کوردستان بە هاوکاری IOM و UN ساڵی 2008-2009 کرایە هەر خێزانێک 5 کەسی دانای بەڵام دڵنیام کوردستان کەمترە مەسەن ئێستا لە عێراق و ناوڕاست و خواری عێراق شخصی وهەیە سێژن و 16 منداڵی هەیە بەڵام لە هەرێمی کوردستان ئێستا وەکو ستاندار 3 منداڵە هەشە زیاترە بۆی ئەم دڵنیام ئەو ڕێژەیە کەمترە ئەگەر دابش بکەین نزیکەی بەس پارێزگای هەولێر وەربگرین ساڵانە 12 بۆ 13,000 خێزان زیاد دەکە نەک شەخص خێزان نزیکەی 35 بۆ 40,000 بەبەر هەولێر دەکەوی خێزان زیاد دەبی لە هەولێر 12 بۆ 13,000 کەس ئەو بەس خێزان ئەدی ئەو هەم کۆمپانیایە ئەدی ئەوەندە کەسێک کە قسێ دروستەکەی شوقەیە زۆر نەخێر بە دڵنیاییەوە چکە داتا قسە دەکات محەممەد ئەوە قسەی من نییە هەموو شوقەت چۆڵەت چیە بەڵێ ئێستا ئەوش پێ دەڵێ جگە لەو نزیکەی 1.1 میلیۆن پەنابەر و خەڵکی بیانی کە لە هەرێمی کوردستانە کار دەکات ئەو کۆمپانیا و قونسولی و شەریکات ئەوە هەموو یەکەی نیشتە جێبوونمان دەوێت کەواتە ئەمە پێویستی ساڵانەمان نزیکەی 15,000 وحدەی سەکەنیە ئەو یەکە نیشتە جێبوونانەی لە هەرێمی کوردستان و بەتایبەتی هەولێر دروست دەکرێت هیچ ساڵێک لە هەولێر نەگەیشتە 10,000 وحدەی سەکەنی ئەمە بە دایم کەمانێ لەبەر خەڵکێکی زۆر هەیە کرێتیە خەڵکەکەی لە گوندنشینەکان دادەنیشی ئەی خێرە هەموو شوقەیە دروست کراوە بەتاڵە شوقەی تەواوکرا و ئێستا کرێ زۆر باشە دەتوانم بڵێم هیچ پرۆژێک نییە 190 زیاتر پڕ نەبی ئەو لە 190 بەڵە بەدڵنیایەوە باش توخوا باسی شوقەوەینمان کرد ئەوەش گەن بەنی خولەک وەڵام بێت و سپاس دەکەم کە جیاوازیکی زۆر هەیە لە کرێی خەدەمات و خزمەتگوزاری بەڵێ یەکەم زۆرە بەڵێ دووەم لە نێوان هەولێر و سلێمانی جیاوازیکی زۆرە پرۆژەی زۆر جوانی سەرنجڕاکێشێ لە سلێمانی خەدەماتەکەی 6,000 دینارە ڕاست ییتە هەولێر ئەڵی دوو پشت هۆکارەکەی چیە هەولێر شارەی وەبەرهێنانی زۆر زیاترتیدا لە چاو سلێمانی ئەو پرۆژەی نیشتە جێبوونانە بە تایبەتی شوقەکان ئەوەندەی بۆ وەبەرهێنان بەکاردێ ئەوەندە بۆ سەکەنی خەڵکی هەولێر نییە هەر پرۆژێک خەڵکی هەولێری تێدابی خەدەماتەکەی کەمتر خەڵکە قبول ناکە ئێمە وەکو کۆمەڵی نێوەنجی و ڕاوشکاری عقارات زۆر بەتوندی ئیشمە لەسەر ئەو بوارە کردیە خۆشبەختانە بەشێکی زۆری پرۆژەکانمان ئیجبار کردێ بە کەمکردنەوەی خەدەمات
ینی پرۆژەی زۆر کەمایە دوای هەڵبژاردن دڵنیام هەر ئەو پرۆژە کۆمەڵی دروست بکرێ هەوڵەدەن یەکی لە ئیشەکانتانەوە بێ کری خەدەمات کەم ئێستا ئیشکرا لەسەر ئەوە نەتیجەی زۆر باشی بووە ئەو پرۆژانەی کەماشە خەڵک گلەیەکانمە بۆ دەنێریت ئێمەش دیراسی دەکەین و ڕەنجێکی بۆ دانێ مەسا پرۆژە هەیە 6,000 وەردەگری پرۆژە هەیە لە بەرامبەری بە خەدەماتی کەمتر 110,000 وەردەگری بە دڵنیایی ئەوە دەی بێتەوە سەر ئەو 6,000 دینارە ینی ئەو سوودەی کە لە کۆمەڵە دەبی لە داهاتوو هەمان ئەو شتێک کە خەڵک گلەی دەکە گلەکان دێتەوە کات دەمێکە تاوە بەڵام حەز بگەیت پرسایکە لێ بکەم بە زیگزاکی پرسیارەکانم کرد وشەی تووشیان بەکارێنا پرسیارمانەسە تووشیان نەکرد ئێستا خەڵک وەبەرهێنانە کات کورت پارە بن لە تووشیاگی ئەەکەی نیشەجەبوونی پێ بکڕن ئێستا زۆر کەم بووە عراق بوویتە چارەم کاتی خۆی چەمانگە یەکەم ئێستا ئەفغانی ئێرانی یەکەم لە ئێران وەکو کڕین سێم غەڵەت نەبم رووسی ئۆکرانیا لەبەرەوەی زەرەرە زۆربەی زۆر ئەو لە تورکیا دەکرێتن زەرەرە تەنها پرۆژەی خانوو وێلای ڕاقی نرخی بەرز بوویتەوە باشترە ترسی بۆ مەلەرزە ئەو یەک لە ترسەکانە دوو مۆزوعی سوی باقی کە 142 زیاتر بانقەکان سوودەدەن زۆربەی خەڵکی لێ دەرێ هەیە مڵکی خۆی دەفرۆشی دەڕوا لە بانک دادنێ بۆ ئەوەی قازانج بکە و ئەو کەسێ مڵ شێر بۆی زەرەر کەم ببتەوە دەڕوا بە سوی باقی ئەڵێن هەنێ خەڵکێ لێ مڵکەکانە فرۆشنچن لە دووبەی کڕن ئەتوانن خەڵکی کورد نەمزانێ ئەو شتا زۆر بە زەحمەت ئەوەی کە لە تورکیا کڕێت توانێت هێبتی لە دوو بەش بکڕێتن هەیە ینی ناکەسەکە پارەیەک مڵکی هەیە ئیتر نیەتی مەس ئەخە زەرر دەکاتن ینی مەسەن مڵکەکەی زەرر دەکات ئەوانە ناڵێم کە پێشتر کڕویانە لە تورکیا مەسەن پێش 2021 و 22 لەو کاتە کڕیانە لەگەڵ ئێستا 135 قازانجیانە ئێستاش ئەوەی کە زەرریتی لە چاو ساڵی پار زەرریتی باشە بۆیە ینی ئەوەی پێشتر کڕیتی قازانجە مڵکەشی مەسەن بە 200,000 دلاری کرد تا 350,000 دلار ڕۆیشتە لە تورکیا ئێستا 250,000 دلار دەکە هێشتا 50,000 دلاری قازان خە لیرە زۆر دابەزیوە لیرە دابازیوە بەڵام ئەگەر ئەو کەسە دۆلاریش بەرز بۆ یا بە لیرە بەرز ئەگەر بابەتی حلال و حرام نەبی ئەو کەسە بڕۆ لە باقی دابنێت قازانج دەکاتەوە قەیناکە مڵکەکە بە لیرەش بەرز بۆتەوە بە دۆلاریش بەرز بۆتەوە یا بەس بە لیرە بەرز بە لیرە بەرز بێتەوە ئەبێ خۆ لیرە باکی لە دەستیا بەهاکە لێ دەستدایە بۆچی قازانجە بۆ خەڵکەی توری قازان زیاتر لە چاو کوردەی وەکوون بڕۆم لە تورکیا مڵکەک بکڕم جوانە ئەو مۆزوعی جنسیش ئەو قیمەتەی نەما مثلەن کابرا کە 400-500,000 دلاری بە جنسی تورکی بداتن لەبەری هەم وەکو جنسی عراقی ویزە دەوێت ویزای عراقیش دڵنیام بۆ ساڵی داهات و زۆر بەهێز دەبیت زۆر سپاس کاکمیرە سپاس بەش زانەری زۆر باشە پێدانشتی دیکەش زۆر ماوە هیوادارم جاری داهات و گفتوگۆمان کرد بەیەکەوە لەسەر بابەتێک گفتوگۆ بکەینەویش ئەوەیە کۆمەڵی نێوەنگیریتان دروست کردبێ بڵێ ئەمە کۆمەڵەکەمان دروست کرد 1 2 3 4 ئەمەشمان کردووە نەکرد کۆمەڵەیەکمان دروست کرد و هیچی دیکە کوردستان کێشەی لە دروستکردنی کۆمەڵە و کۆمی تەوشت نییە کێشەی لەوە هەیە کە کۆمەڵەکەتان دروستە بێ چیتان کردووە بە ناونیشانێکی کۆمەڵەکە و بە دووسێ چاکسازی و پاکسازیەوە لە کەرتی خانوبەرە بیتەوە لە ڕوودا گفتوگۆ لەگەڵکەین زۆر سپاس زۆر بەخێر بێ منە زۆر خۆشحاڵم تۆ شەروا بووی خەنی بوو لەخوا کاسبکارانی خۆشەویست جایکەش پێتان ئەڵێنە وریا بن لەگەڵ ئەوانی کە مامەڵیان لەگەڵەکەن چونکە هەن بەڕواڵەت شۆخ و لەبارن بەڵام دوورکوژی نزیک خەسارن